باس لە بیمە کۆمەڵایەتیەکان، باس لە هەڵوەشانەوەی هەندێ یاسا یاخود ئەوەی کە پێوترە یاسای جەعفەری، یاسای باری کەسێتی، ئەمانە هەتاوەکو هەڵوەشانەوەی سزای ئێدام و هەتای پێتان وایە کە لە پەرلەمانی عێراق ئەم هەڵبژاردنە لە بانگەشەکانە جێگەیەکی دروست بێ بۆ ئەم ململانەیە و ئەم خواستانە؟ ئەوەی کە مەسەڵەن مادام پەرلەمان هەیە، مادام کراوەیە، مادام دانەخراوە، وەختێک ئەمانە ئەتوانی بڵێ شوێنی نییە کە ئەو منعیکا نابێ باسی ئەمەکە مەرجێکی دانەداوەگە تۆ دژی قانونی ئەحوال شخصی بی نابی کاندیدت بێ یا نابێ بەشداری بکەیت. ئەمانە هەیە نییە. یا مەسەڵەوەی کە تۆ باسی ئازادی سیاسی بکەیت، ئەو بڵێ نەخێر نابێ کە هاتیتە پەرلەمانەوە یا کە ئەچیت ناو پرۆسێ بژاردنەوە نابێ باشی ئازادی سیاسی بکەیت یا نابێ باسی بیمە بکەیت. ئەمانە هیچی لە مەرجەکانی بەشداری بوون لە هەڵبژاردنە وجودی نییە. ئەم واقعەتەکەوەیە کە کراوەیە بۆی کە مەسەڵەن تۆ بتوانی مەسەڵەن ئەوەی کە بەژارێکن لەوە عیلمانی تایە ئازادی خوازی تایە کەسە لە کوردستانیشا کەسانێکن مەسەڵەن بە هەر جۆرە بە ئیدعای ئازادی خوازیەکە و مەنع نەکراوە کە تۆ باسی ئازادی خوازی بکەی بەشدار بێ یا باسی بیمەی بێکارێکی یا باسی خواسی خەڵکەی. تۆ سێ کە هەتا دەسەڵاتداران خۆشیان ئەم وا پێیان بە عەرزە کە ئەم جارە دیفاع لە خواستەکانی خەڵکەکەن و ئەبێ پەرلەمانە بێ کە خواستەکانی خەڵک جێبەجێ بکە کە ئەزام نایکە خۆ ناکەم مەسەڵەن بەتایبەتی کە دەسەڵاتدار ئەمە بازەکە پێویستی بۆ نیە لە ئیدعا بۆ پەرلەمانەکە فەرم بڕۆن بیکەن. بەڵام ئەوەی کە ئێمە بین یا جهەتێ بێ دیفاع لەمانەکە ئەتوانێت ئەو پەرلەمانە شەڕ لەسەر ئەمە بکە، ململانێ بکات لەسەری، هەمیشە باسی کە هەمیشە بیاتەوە بەڕوویانە ئەنجاری مجتەمع ڕاکێشێ. حتا لە ڕێی پەرلەمانەوە بۆشی من ئەتوانی ناڕەزایەتیش بەڕێخەیت. تۆگەر من ئەندامم لە پەرلەمانە ئەگە شتێکی خەڵکە و جێبەجێ نەکەن لە منبەری پەرلەمانەکەەوە هاوارەکەم خەڵچینەوەرنە ون فەرم و ناڕزایەت بە بچینە ناو ناڕزایەتی و ناڕزایەتی بکەین بۆی ئەم خواستە تایبەتی خەڵک یا ئەو خواستە کۆنەپەرستی یا خواستی خەڵک جێبەجێ بێ یا مەسەلەیەکی کۆنەپەرستی بیخەینە دواوە. ئەو کە ئەمانە بۆچووی من هەڵسوڕانێکی سیاسە لە ناو مجتەمەع هەیە و دەوری هەیە جێهەتێکی کەمیش نییە بەخۆتە. بەڵام شەوەی کە بڵێن ئاڵوگۆڕی سیاسی و وجودی ئەحزابی شیعە و کۆنەپەرست و ئێران دەوری هەیە مەسەلەیەکی ترەوە، یعنی مەجاری تایە ئێمە دەنگی بین کە لە بەرامبەر ئێمەش دەنگی بین و کەسانی کە دەنگی بن لە بەرامبەر ئەوەیە بۆستنەوە. بەڵام مەسەلەی ئەسڵەوەی کە پەرلەمان تاکید دەکەمەوە شوێنی ئاڵوگۆڕی ڕیشەیی نییە، شوێنی ئاڵوگۆڕی ئەم دەسەڵاتە سیاسی نییە، شوێنی لابردنی دەوری ئێران نییە. ڕێگیت ئەمە وەکو وەسیلەیەک بەکار بێنرێ بۆی کە هێزی خۆمان لە دەرەوەی پەرلەمان فراوانترکەین، بەهێزتریکەین، پێشڕەوتریکەین و خەڵک بزانە کە لەو بنبەرە کەسانی کە هەن کە شۆڕژگێڕن، باوەڕیان بە شۆڕژەیە، باوەڕیان بە شۆڕژێک کە کۆمەڵگە بە شۆڕژێکە گۆڕێ بەڕاپەڕی نەگۆڕێ و ئەتوانین لە پەرلەمانشۆ ئەم پەیامە بە خەڵک بدرێ. بەداخەوە کە لە پەرلەمانەکانە هیچی باسی ڕاپەڕین و هەڵسانی خەڵک و شۆڕش و ئاڵوگۆڕ لە دەسەڵاتە ناکە. هەر ئەوەی کە باسیەکەن، ئەوەی کە عمومەن باسیەکەن سەرجبەی هەموو ئەوەی کە ئەتا بازێ لە ئۆپۆزیۆن ئومێدێن بە خەڵک کە لێڕەن پەرلەمانەوە توان ئاڵوگۆڕکەن کەەوە ئەوە ئیمکانی نییە و ناکرێ و ئێمەژۆ بۆیە ئەو کەسانەیە کە ئێمە چینە پشتیوانیان هەڵبەتە بێ ئەوە بزانن کە بۆچوونی ئێمە سیاسەتی مێ کە ئەم پەرلەمانە ناتوانانی تۆ لە ڕێی پەرلەمانەوە ئاڵوگۆڕ بکەی بە قازانجی خەڵک، ئاڵوگۆڕێکی لە دەسەڵاتی سیاسیە و بەمانای بێ بچینە شەڕێکەوە کە شت فەرزکەین بە سەرانە و منبەرێ بێت، شوێنێ بێ کە دەنگی خۆمان بە خەڵک بگەێنین و یەکێ بێت لەو شوێنانی کە چەنەها شوێنی کە هەیە تۆ ئیسلامەکان باوجان مزگەوت بەکارێنن. بۆ نمونە ئەکرێمەش چەنەها منبەر هەیە بەکاری بین بۆ تەقویەک بۆ بەهێزکردنی ناڕەزایەتی خەڵک، بۆ هەوڵدان بۆ ئاڵوگۆڕی ڕیشەی، بۆ هەوڵدان بۆ شۆڕشی کۆمەڵایەتی و بەڕێ من ئەکرێ جاگە وەختێکە لە پەرلەمانە دایان خست ئەوە نەکەین ئێت و پەرلەمان ئۆسا منبوو زەبێ و داخرێ لەوەی ئەگەر لە پەرلەمانە دەرمانکەن معلومێ مەسەڵەن تاریخی پەرلەمانەکانی ئەوروپاسی کە لە پێش حەربی عالەمی زمانی مەسەن لە 900ەکانوانەیە چەندها کەس
گیراون دەرکراون لە بڕی کە دەنێکی ناڕازی بوون لە بەرامبەر دەسەڵاتی ئەو کاتەیە